الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستان وإما لخزمة كتاب النيابي مختصر منهاج القاصدين لبشي مهلكاتا قيشنا باسي ذمي كبر وعجب. باسي كبر من دس بيك لفصلي كما ودوات رسين سر باسي عجب لباسي كبر وستاين كسر فصلك. إمامي غزالي رضي الله رحمة الله بلم فصلا فرمي: واعلم بزان أن العلماء والعباداء في آفة الكبر على 3 درجات. الإنسان وان زاني هر خلقي خراب أكيوت أنه كبره، علماء عباد زانيان خلق الزور عابدك لآفتي كبره 3 درجة. هيانا كبر لناخية تسبيو الضلية. الأولى أن يكون الكبر مستقرا في قلبه، مستقرا في قلب الإنسان منهم. جاري وهي للضلية لنا وكروشي ضلية استقراري كردو، فهو يرى نفسه خيرا من غيره. بيوايا أم لخير خوي باشتره لنفسي خويا، إلا أنه يجتهد ويتواضع. هو الأداء اجتهادك خوي بتواضع بشان دا، بس لناخيا بيوايا لخالق باشتره ومتكبر، يعني جورق لكبرانية لناخيا هي. فهذا في قلبه شجرة الكبر مخروزة. أفرمي أمكسل لناخي ضليا داري كبر رواو، بلام هوليا وبلوبوكاني بقرتيني، بلام دارك بنكي هرما ولا ضليا شو أساسك بيوايا أم لخالق باشتره. دوها من جور أفرمي لأفعال كان يدرك حزي بالترفع لبيشوي مجلس دابنيشي لبيشمو رفيق كانوا خوي أشيت مساجات الدروية تجوروا. إنجا أجر كسيك مثلا زاني هلايكي برامبر كر زور لعاد زبي مثلا لشتيك نقطية كان مثلا بيشي كودي أشتيك زور لو كسعاد زبي. أفرمي هندا جار أصلا أبيني علمك أبيني زانايك طبعا يصعر خده لزمان عربية وكبلي بابلن قبي برزكاته ولا آسي خلق لوتي أهو برزكاته ولا آسي خلق. أفرمي أبيني سبحان الله عالما زانايا كشي أبو شوازة تصرف لك خلقك يا عابدك هشيانا بجل خلقك. هند العباد هن أفرمي دموشاوي قرشك، يعني خلقك أبيني خويلا أداء دموشاوي قرشك. وهذان قد جهل ما أدب الله به نبيه صلى الله عليه وآله وسلم حين قال: أمانا لهذه أنكردو نيانزاني وكخواي قرس شون أدبي في غمريان صلى الله عليه وسلم دا أدا. أفرمي: واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين. بال الراخة بال الراخة وإما دارانيك وأشياء داك. أما هم حالتي دوام لكردار وكردوي كسك هستكي دركي أو الدرجة الثالثة أن يظهر الكبر بلسانه. أو هر كبر هر بزمان با أيليها وارك دعوايا واكا على من زور لخلق باشترم فخرك هذا على أوشتم باشترة أوام كردو من تسكيم باشترة. حكايات الأحوال في معرض المفاخرة لغيره كاتك باسي كسيك أكري مثلا باسي سخاوتي كسي أكري دباسي سخاوتي خويك، باسي مثلا نيجي كسي أكري باسي دن نيجي خويك. يعني بزمان هواريتي مسائل كبرك. أفرمي أم جورا يعني هند جار بالنسبة، يعني سيرك مثلا كسيكي لحمرك لو برستر عليك أكو النسبة كي طاوني نسبي من برستر. يعني هو ده بجوري كان خوي زالك بسر شي بسر أقران وبسر أو كسانك لدور بريها. إن جاء فرمي أما ملياد أكا يعني ابن عباس رضي الله رحمة خوي لبي أفرمي جاري وهي كسي بكسي الله والله من لتو باشترم. إيه باشا كيلك باشتر إلا ما قد تقوى كشتيك النهانية. طبعا كأفرمي إن أكرمكم عند الله أتقاكم. بوشي تقوى دانا خوي كورا جمالي دانا هندقان والله إما باشترين لا ديار بو أشكراو تقوى دانا اشتيكي دلا
کەس نازانێت کێ لە کێ باشتر، هیچ کەس لەوە چێ ئەو کەسەی کە پێی وایە خۆی باشترە ئاگای لێ نییە، ئەو کەسەی کە بەلای ئەمە خراپە تەقوای ناخی زۆر لەم بەرزترە، چونکە تەقوا شتێکی معنەوی خۆ بەس خوا پێزن، بۆیە کەس لە هیچ کەسێکی تر بەرزتر نییە. ئین ئەکرەمەکم عند الله کێ ئەتقاکم، کێ زۆر متەقیە، زۆر خوا ناسە، زۆر خۆی لە گوناه ئەپارێزێ، ئەوە بەرزترە لای خۆ. بەیانێکان سای تا ئێوارە هیچ گوناهێکت نەکردووە، ئەوە تۆ ئەو ڕۆژە زۆر زۆر نزیکی، بەڵام تەسەوور کە هیچ گوناهێکت نەکردو بەڵام کەسێک هەیە نەگوناهی نەکردووە، هەمووی فەزائیل و گەورەیە، لەوە ئەچێ ئەو ڕۆژە هەتا ئێوارە گوناهیش نەکەیت و فەزائیلی گەورە جێبەجێکی. کەسێک هەبێت خەتەراتێکی خراپیش بە دڵیان نەگوزەراوە، خەتەراتی خراپیش بە دڵتان نەگوزەراوە، کەسێکی تر هەیە ئەوەندە قەریبە بە چاوەکانی سەری هەر ئاوای کرد چاوی لێگنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینێ. تەسەورەکەن ینی کەسێک ئەگاتە مەرتەبەی ئاوە لە صافەحەتکم المەلائیکە، پێغەمبەریان صلی الله علیه وسلم بە حەنظەلەی فەرموو ئەگەر چۆن لای منی لە دەریشەوە ئاوابی مەلائیکە تەوقع لەگەڵاکە. سبحان الله، علەما فەرموون ئەمە نەفی نییە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بڵێ ئێوە مصافەحەی مەلائیکە ناکەن، ئەکرێ ئینسان مجاهدەیەکی زۆر قەوی کە بگاتە ئەوەی بە چاوەکانی سەری مەلائیکە ببینێ. سبحان الله، ئەولیا و ئەتقیای گەورە خوا دڵیان زۆر عەجیب ڕۆشن نەکاتەوە، بە ئەندازی بەهێزی و نزیکی لە خواوە ئەوە زیاتر دڵەکانیان ڕۆشن نەبێت. وە زۆر تەبیعی کەسێکی خوا ناسە بینی ئەوەندە قوربی لە خواوە بە قووەتە، ئەوەندە بەهێزە، تاوە چاوی دڵی کراوەتەوە، زۆر شت ئەبین یەڕا ما لا یەڕاه الناس، خەڵک نایبینێ ئەوەی کە خەڵک دەرکی پێ ناکە و دەرکی پێکە، هەستی پێکە، ئەزانێ خوا ڕۆشنایەکی وا ئەخاتە دڵی، زۆر شت معلومە بێ لە لای. طبعا لە با بڵێن بابی تەسکیە کەس ناتوانێت بە خۆی بڵێ بڵێم کاکە من تەسکیم تەواو، هەر ئیشەکە، هەر شەڕەکە، هەر مجاهدەکە ئەچێتە سەرەوە ئەچێتە سەرەوە، حتا ئەگاتە ڕوتبەی زۆر گەورە، یعنی تۆ بۆ لە نوێژە ئەڵێ ئەسسەلام عەلەیکە ئەیوهە النەبی، کە ئەنەما سڵاوی لێکی گەیشتێتە ئاستێکی ئەوە ئەڵێ ئەسسەلام عەلەینا، اینجا دوای وعەلا عیبادی الله الصالحین لە پشتمەوە، یعنی گەیشتێتە ڕوتبەیەکی ئەوە بەرز. بۆ لە نوێژە تۆ سەلام ئەدەیتەوە ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله، ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله، ئەتەوێ بە دەوروبەرەکە بڵێ کاکە من لێرە نەبووم هاتمەوە، چووم لە گشتێکی ئاسمانیا بووم لە حوزوری ڕەب العالەمینەوە، ئێستا گەڕامەوە. بۆ نوێژ لە میعراجە مەسەڵەن، بۆ لەوێ فەرزەکرێ لەسەر ئێمە، ئەبێ نوێژی ئێمە میعراجە بۆ لای خوا. بۆیە بەڕاستی خوای گەورە مەسئلەی ئیکرامی ئینسانەکانی ڕەبط کرد بە تەقواوە کە شتێکی نادیارە، کە هەموو ئینسانەکان مساوین. قەت ئینسان تەسەووری ئەوە نەیە بە خەیاڵە بڵێ من لە فڵان کەس باشترم، زۆر خەتەرە تەسەوور. یعنی ئەبوو ذەڕ غیفاری فەرمێ ڕۆژێ لە خزمەت پێغەمبەریانە بوو صلی الله علیه وسلم، فەرمووی ئەبا ذەڕ سەیری ناو مزگەوت کە بزانێ کێ زۆر باش، چاوەکەم گێڕا بە ناو مزگەوت، تا مزگەوت گەورەیە، پیاوەکەم بینی جلێکی جوانی لەبەرە دانیشتووە، خزمەکانی خۆی هەموو کۆ کردووە و ئامۆژگاریانەکە، ئیشێکی زۆر باش، دەعوە و بانخوازی ئەکە لە ناو مزگەوتە، خەڵکی کۆ کردووە قسەی خێریان بۆکە. ئەڵێ دوای فەرمووی ئەی کێ خراپترینە؟ ئەڵێ سەیرم کرد، خەڵ یەکێ نوێژەکە، یەکێ ذیکرەکە، یەکێ تاعەتەکە، دانێ ڕەخشەوە لە سوچا بۆی خەوتووە پرخە پرخ. ئەڵێ وتم یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەم ماڵی خواوە بچین تیا بخەی. واللهی ئەی ئەبا ذەڕ، ئەم کەسە ئەگەر بەقەدەر کوڕەی زەوی ئینسان وەکو ئەوەی تریان کۆ بنەوە لە قیامەتە ناگەن ئەم کەس. سبحان الله، ئەم خەوتووە داماوەی ئەلێرە ئەم شڕۆڵەیە، ئەی ئەوە داوەکە ئەوش کاری باشەکە، بەس ناگاتە ڕوتبەی ئەم. ئەوە شتێکە لە دڵایە، التەقوى ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، کێ زۆر زۆر ئەمە هانی ئێمە ئەدا. سبحان الله، زۆر هەوڵ بدەین لە خوا نزیک بینەوە، کەس نازانێ لەوە ئەچێ کەسێک کە زۆر خەڵک بە باشی ئەزانێت و ئەوانە لای خوا هیچ ڕوتبەی نییە، کەسی خەڵک بە خراپی ئەزانێت لای ڕۆ خوا ڕوتبەی زۆر بەرز بێ. بۆیە بەڕاستی ئێمە لە مەسائلی قوربمان لە خوای گەورەوە، یعنی لە مەسائلی نزیک بوونەوەمان، خۆپاراستمان لە گوناه، ئەمانە یعنی سبحان الله ئەبێ زۆر ئیشی لەسەرکە، چکە بۆ بەڕێزەوی لای خۆ. ێ باشە هەموو خەڵکی ئەم سەرزەوی هەموو ئاوا دەستیان گەر بە سنگەوە بۆ تۆ لای خوا تۆ ساقط بی، چی ئیسفادەیەکی لێکی؟
هەر بە خەڵکی دنیا ئەوە دەست بگرن بە سنگەوە لەوێ لای ئەو تۆماربی بە هەموو خەڵکی دنیا بە سوکسێرەکە چی لە مەسەلەکە گۆڕ چەند عابید و عارفی گەورە هەبووە لە مێژووی ئومەی ئیسلامیە وەکو شێت خەڵک سێری کرد لە مەناطقی رووسیا یەکێک لەو زانایانە محازەرەی زۆر جوانە باسیەوەکە کە چۆن دینمان گەیاند ئەو کەسەی قورئانی خوێن ئەکوژرا مەشایخ هەموو کوژران عولەما هەمووی کوژران هەمووی فەوتێنران ئەمان هەمووی باسەکات چۆن مناڵێکیان ئەگەر لەبەرەوەی چەند کەلیمەی قورئان نەزان ئەیان سووتان هەموو ئەمانە باسەکات دوایی پرسیارێ لە خۆیەکەن ئەی تۆ چۆن مای ئەی باشە تۆ ئەم هەموو حەشتانە و بینیوە پیاوە پیرە ئەی تۆ خۆت چۆن مای پێ ئەکەنێ ئەڵێ من خوا لطفێکی لەگەڵا کردم فەنێکم دۆزیەوە خۆم کرد بە شێت بە شوێنانە مناڵ شوێنەمە کەوتن بەردیان تێ ئەگەرتم خەڵک لە ڕێی خوا نانیان ئەدامێ حتا ئەچمە ئەم لادێ لەگەڵ گەورەی ئەم لادێ ڕێ ئەکەوتم شەوان درەنگێک دەموچای خۆم ئەپێچا بۆی کەس نەزانێ من کێم و شێتەکەی ڕۆژم دەرسی قورئانە بە مناڵەکانیان نەوت بەیانی هاتەوە شێتەکە هەر ئەم مناڵانی کە شەو دەرسوێت و بەردیان تێ ئەگرت وەکو شێت و مەجنون ئەبێت چەند کەس ئەوە بەبێ ڕێزیەوە سەیری ئەم شێتەی کردووە نازانێ ئەمە یەکێکە لە گەورە ئەولیای خوا و بەسەر زەوی خۆیان هەڵئەسووڕێ کە ئەم گوندم تەواو کرد فێری قورئان وەکرد ئەچم بۆ گوندێکی تر ئەیان و شێتە ڕۆژ بۆ فڵانە شوێن کە سەقینەوە بەسرم ئاوا دینی خۆم گەیان بۆ ئینسان وە تەسەوور نەکا کەسێک ئەبینی بڵێ وەڵا ئەمە کەمە لەوە ئەچێ پێڵاوەکانی لای خوا زۆر بە حورمەتتر بێ لە سەدانی وەکو من بۆی بەڕاستی ئینسان ئەبێ زۆر بە وریایی لەم مەسئلەی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم تەعاملکە یەک زەڕە کیبر لە ناخیان نامێنێ والله جاری وایە ئیمامێک لە ناو مزگەوتە ئەوە ئەچیتە پێشەوە جاری وایە ئیمامەتەکەی بیرەکەیتەوە تۆ ئەحقەری ئەم خەڵکێکە لە پێشەوە لە هەمویان خراپتری هەموو ئەوانەی لە دواتەوە هەموو فەزیلەتیان لە تۆ بەرزتر لەوە ئەچێ خۆی گەورە لە توێ وەرەگرێ لەو چێ نوێژەکەی تۆ هەموو مزگەوتەکەش بەهۆی یەکێکی زۆر داماوە وەربێت وەیە بەڕاستی مەسەلەی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بە شعارێکی زۆر گەورە بێ بۆ خۆمانوکردن نەک بۆ تەڕەفوع ئەنەمە یەکێک لە نەخۆشیەکانی سەحوەی ئیسلامی لە کوردستان ئەم تەڕەفوعی تیا دروست بوو هەر هەتا ئێستاش ئەو دیاردەیەمان هەیە پێمان وایە ئێمە هەموو بەهەشتی و خەڵک هەموو جەهەنەمی ئەمە غەڵەتە ئەم فکرە نەبێشتیوە من چوار ڕۆژ هاتوومەتە مزگەوت یەکێ نایەتە مزگەوت بە سوکسێریەکەم چۆن نەوێ بە سوکسێریەک ئەو کاری ئێمە نییە کاری ئێمە ئێرشادی خەڵکە بانکردنی خەڵکە کێ ئەڵێ ئەم کەسێکەوە نایەتە ناو مزگەوتەوە بە تەنیا نوێژەکانی ئەکات و فەزیلەتی جەماعەتی دەست ناکەوێت بەڵام زۆر شتی تری هەیە نهێنی بینی خۆی و خوا کە نەجاحەتی تیای هەناوە زۆر بەرزترە لە من لەوە ئەچێ کەسێک کە من زۆر بە سوکسێری ئەەکەم لای خوا زۆر ڕوتبەی گەورەیە لەبەرەوەی خزمەتێکی دایکی ئەکە ئێمە بەڕاستی ئەم نەزەرانەی کە هەمان بۆ پێشتر ئەبێ هەموو پیاە بڕۆینەوە ورد سەیریکە ئەنی ئەوە یەکێکە لە خەلەلە جەوهەریەکانی سەحوەی ئیسلامی کە جۆرێک لە تەڕەفوع ئەو کەسێک کە یەتە ناو مزگەوت و ئەوانە هەستەکە لە خەڵکیش فعلەن ئەڵێن ئەوە باش خۆی ئەو کەلیماتی کە خەڵک بە تۆ ئەڵێن باشە نیشانەی باشی خەڵک دیارە خەڵک ئەهلی دین بە باشە زان نەبێت تۆ خۆت لێ بگۆڕێ پێ دوا بێت تۆ باشترین و چاکترین و لەبەرەوەی عیبادەتێک کرد و عیبادەتەکە بفرۆشیتەوە بە خەڵک ناکرێشتی اینجا تەکەبوڕ بە ماڵ ئەکرێ هەنێ کەس ماڵی زۆرە تەکەبوڕەکە جوانی خوا پێداوە تەکەبوڕەکە هێزی داوەتێت تەکەبوڕەکە شوێنکەوتەی زۆرە تەکەبوڕەکە ئێ باشە بە ماڵ لە بینی کیە ئەمە ئەو کەسانێک کە تاجر و بازرگانن لە بینیانە ماڵ زۆر گرنگە هەمیشە ئەویان کە ماڵی زۆرترە جۆرێک بە سوکسێری ئەویتریانەکە چکە مەسەلەکە ماڵ جەماڵ زۆرتری لە ژنە ئافرەتان سبحان الله لە مەسائلی جەماڵ هەر دانێکیان تۆزی خۆی گەورە جەماڵی پێ عەتا کرد بە سوکسێری ئەوانی ترەکە یعنی جۆرێک لە تەڕەف ئەنجا تووشی غەیبەتە بێت نەقسەکانیان باسەکە عیبەکانیان باسەکە ئەوە زۆر خەتەرە ئەبێتە سەبەبی ئەوەی هەندێک جار ئەو کەسێکەوە کەس سەیری ناکە لای خوا زۆر ڕوتبەی لەمانێتر بەرزترە بێ ئەوەش گرنگترە کە لای خوا چەنێ ڕوتبەی ئەم کەسە بەرزێت ئەتباع و ئەنسار مەلیکەکان حەزیان بەمەیە کێ جوندی زۆرترە و کێ جەماوەری زۆرترە و باشە هەندێک جاریش دوعات ئەمەیان پێخۆشە ئەوە بزانین جەماوەری کێمان زۆرترە ئەڕۆم بۆ فڵان شوێ خەڵکی زۆر کۆ بێت و جا بە خەڵک کۆ بێت جا بە کۆ نەبێت چی لە مەسەلەکەی تۆ ئەگۆڕێت تۆ پەیوەندی لەگەڵ خۆیان چەندێک ئەوەش زۆر خاڵێکی خەتەرەکە بەهۆی کەسەتی ئەتباع و ئینسان تووشی کیبرە
هەرچی شتێک ئینسان پێی وابێ کەماڵی تایە بە عەقڵی خۆی تەکەبوری تایەکە. ئێوە تەسەوڕەکەن جاری وا هەیە ئارەخۆرەکان کە پێکەوە دائەنیشن، دایکیان ئەڵێ وەڵام من ئەتوانم کاکە یا حەو پێ بخۆمەوە، ئیتر جا حەو چییە وا ڕۆژیان 11 خوارد، باشە بۆ چونکە پێی وایە ئەمە کەماڵی تایە. سبحان الله تەکەبور لەوە ئەکا. زیناچیەکان بە زینا ئەویتر یعنی حتا ئەهلی گوناه بەو شێوازە، چۆن ئەهلی خێر ئەوە تەکەبورەکە ئەویتریش ئەوە. پیاو کوژەکان لە بین یەکا کۆبنەوە، یەکیان لەوە 10 کەسم کوژ، جا 10 کەسی هەر لە سەعاتێکە 10 ئەکوژن، باشە ئیتر واڵ. هەی سبحان الله بە گوناهەکان ئەوە ئەکەن، تەفاخور بە گوناهەکان، بۆ چونکە عەقیدەی ئەم کەسە وایە کەماڵ لەو شتایە پێی وایە. لەکوێ پێی وایە کەماڵ لەو شتایە سبحان الله تەکەبور ئەکا لەو خاڵە. چونکە زەنی وایە، زەنی وایە کەماڵ لە ئارە خواردنەوەیە، لە فیسق و فجورایە، ئەوە یەک. ئەفەرمێ ئینجا شەمائیلی ئینسان، هەڵس و کەوتی ئینسان، کیبری وردەولەتیا دەرەکەوێ ئەگەر ئاگای لە خۆی نەبێ. کە سەعری الوەجی، باشە دەموچاو بەرزکردنەوە لە ئاستی خەڵکە، سیرکردن بە لاچاو بۆ خەڵک بە سووکی، و ئیطراقی ڕەئسیهی، هەنە جار باشە من لادان یا من نزمکردنەوە سەر نزمکردنەوە بۆی هەندێشت نەبینێ، وجلوسه متربعا ومتكئا، شێوازی دانیشتن لەناو مەجلیسەوە پاڵدانەوە، هەموو ئەوانە دەڵاڵاتی تایە. لە قسەیە هەندێک جار سەوتی قسەکانی، نەغمەی قسەکانی، ها شێوازی ئەداکردنی قسەی، هەموو ئەمانە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئینسان عەلاماتی کیبری تیا دەرکێت. هەندێک جار لە ڕۆشتنە، طبعا تەبەختورمان هەیە لە زمانی عەرەبیە، وشەی تەبەختور بمعنای چییە؟ ئەو کەسێک کە ئەڕوا جۆرێک ئەها خۆی لارەکاتەوە بەم دیو بۆ دیوە کاتێک کە ئەڕوا. ئەفەرمێ سبحان الله مەسەلەی تەکەبور هەندێک جار ڕێک لە شێوازی ڕۆشنی کەسەکە هەستی پێکرد، بەلای ئەقڕانەکانی ئەڕوا بە شێوازی ڕۆشنەکەیە زۆر جیاواز، کاتێک لەکوێ شتی خۆتت تێکدا، صفەتی خۆتت تێکدا بزانە خەتەر. ئەو کەوتنە کیبرەوە صفەتێ یعنی علامەتێکە لە ئەماتەکانی کیبر دەرەکێت، و قیامی شێوازی هەڵسان، شێوازی دانیشتنی، شێوازی حرەکات و سەکەناتی، هەموو جوڵەیەکی ئەم کەسە هەمووی سبحان الله علاماتە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئایا ئەم کەسە یا بە بڵاوێتە علامەت بۆ ئەم کەسە کە کیبریتیە یا کیبریتیە. هەندێک جار ئینسان کیبر لە مەسائیلی هەستانی خەڵک لەبەری کیبری بۆ دروستە بێ. ئەن یحب قیام الناس لەو، لەکوێ دڵە حەزی کرد خەڵک هەمووی هەڵسێ لەبەرێ، یان حەزی کرد فڵان کەس لەبەرم هەڵسێ، ئەوە کیبر. حەزت کرد، حەزەکە خۆتە زانی، ئایا لە ناختەوە حەزەکەی حەز ناکە. ئەفەرمێ ئیمامی غەزالی ئەفەرمێ کاکە دوو شێواز هەڵسانمان هەیە، جۆرێکیانەوە بە کولی نەهی لێکراوە، ئەو ژەوەی تۆ دانیشتی بێ و خەڵەکە هەمووی بە پێوە، ئەوە قەطعیە، يعني زۆر فەرمایشتی لەسەرە. ئەفەرمێ من ئەحەب ئەن یەتەمەثل له الرجال قیاما، ئەو کەسێک کە حەزکە پیاوەکان هەموو بە پێوە ئاوە لە خزمەتیا بۆ ئەو دانیشت بێ، فەلیەتەبەوە مەقعدەه من النار، بە جێ خۆی لە ئاگر خۆشکە. يعني خەتەرە ئەم دانیشتووە و ئەوان ژەر هەموو بە پێوە و جۆرێک لە فەخر و شانازی بەسەریانە. ئەمە زۆر کات دەفەرمێ کەسە متەکەبیرەکان و عاجیم و مەلیکەکان و ئەمانە ئەکەن کە خۆی دانیشت و خەڵک هەموو بە پێوە. دووهەم جۆر هەڵسان لەبەر خاتی خەڵک، طبعا سەلەفی ساڵح لە چاخی زێڕینی یەکەمە حاڵەتی هەستان لەبەر خەڵک نەبوو و ئیهانەش نەبوو، ینی هەر تەبیعەتی منطقەکە ئەوە بوو کە طبيعي بو اگر کەسێک هەڵنەسێ بێڕێزی بەرامبەر نەکردبوو. ئەفەرمێ بۆیە الثاني قيام عند مجيء الإنسان، کەسێت و لەبەر خاتی کەسەکە هەڵەسیتەوە. ئەفەرمێ فقد كان السلف لا يكادون يفعلون ذلك، زۆر کات سەلەفی صالح ئەمەیان نەکردووە. طبعا هەندێک ڕوايات هاتووە لەسەوەی کردویانە قوموا إلى سيدكم پێغەمبەر صلى الله عليه وسلم بە ئەنسار فەرمێ کاتێک کە سەعدیان هێنا فەرمووی هەڵسن بۆ لای سەیدەکەتان، باشە ئیلا لەگەڵ لاما جیاوازە، نەفەرموو قوموا لسيدكم، فەرمووی قوموا إلى سيدكم، یعنی نەکەر هەڵسن بشتن بەرەو پیری، نەکەر هەڵسن بشتن بەرەو پیری، چونکە سەیدی ئێوە گەورەی ئێوەیە. ئەفەرمێ ئەنەس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری پێ ناخۆش بوو کە خەڵک لەبەری هەڵسێ،
حتى أصحاب طبعا أصحاب سبحان الله زور وردكاريان لقل پیغمبريان صلى الله عليه وسلم کرد بڕواکەن لەکوێ بەحاڵ هەستیان کرد دەموچاوی گرژەوێ بە شتە قەت نەیان کرد مراعاتەن بۆ دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مراعاتەن هەڵسوکەوت لەگەڵ ئەوە ئەفەرمێ بە دەموچاویە هەستیان ئەکرد کە پێی ناخۆش بۆیە لەبەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم هەڵ نەئەسان کە تەشریفی هێنا ئەفەرمێ ئیمامی غەزالی ئەفەرمێ عولەما وتویانە دروستە بەڵکو سنەتیشە ئینسان بۆ دایک و باوکی هەست کە دایک و باوکت هاتن یەکسەر هەست پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەبەر خاتی فاتیمە هەڵەسا فاتیمە کچی بوو هەڵەسا لەبەر هەر جارێ فاتیمە باتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە عەزەمەتی خۆی لەبەری هەڵەسا هەر جارێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم بچووە بۆ لای فاتیمە یەکسەر لەبەری هەڵەسا وهمە ئەحادیث صحیحن زۆرە ئەو مەسەلە توڵ و تەفسیلی زۆرە ئیمامی عادل کورە ئیمامی عادل زۆر گەورە سەری ئەم زەمانە مەکەن خۆی ئەمە چێژمان لە ئیمامی عادل وەرنەگرتووە یعنی سبحان الله بۆیە هەز ناکەین بڕواکەن ئیمامی عادل وەکو سێبەری خوا وایە لەسەر زەویە ئەگەر ئەم تعبیرە غەڵەت نەبێت چونکە لەعیاذ بالله مەبەستمەوە نییە کە سێبەر بۆ خوا بڕای بدەین کە ئەنەما سێبەری حوکمی خوایە لەسەر زەویە بە ئاوا بڵێن دەی سێبەری حوکمی خوا جێگەی ڕێز ئەفەرمێ ئینە من ئیجلال الله پەیوەستیەکە بە خۆیەوە لە ڕێزگرتن لە خوایە إكرام ذي السلطان المقسط ئەگەر دادوەرێک مەلیکێک گەورەیەک کە دادگەر بوو ئەگەر تۆ ڕێزی لێگەر ڕێزی لە کێ گرتووە خوات بە گەورە زانیوە سبحان الله بۆیە عولەما فەرموویانە سنەتە لەبەر ئیمامی عادل ئینسان هەستی طبعا ئیمامی عادل زۆر شت هەیە لەسەری يعني بڕواکە ئەگەر ئینسان سەری حیاتی مەسەلەن ئیمامە عادلەکان ئەخوێنێتەوە خەڵک چۆن تەسەڕوفی لەگەڵا کردو بۆ چونکە ئەم کەسە نوێنەری خۆیە لەسەر زەویە چۆن ئەمبیا احترامیان گیراوە کە پەیامیان هێناوە ئەمە احترامی گرێ کە تەطبیقی کرد چونکە پەیامەکەی ئەو تەطبیق کرد بۆیە عەدالەت دروست بووە تا پەیامی خوا تەطبیق نەکرا عەدالەت دروست نابێت بۆیە ڕێزگرتن لە ئیمامی عادل زۆر گەورەیە و هەستان لەبەری سنەتە عولەما فەرموویانە وفضلاء الناس کەسە فاضلەکان لەناو خەڵکە سنە دوایە ئینسان لەبەریان هەڵسێ پیاوێکی پیرە ڕیسپیەکە خوا شەرمی لێەکە لەوەی کە دەست بەرزکاتەوە باشە کە دەسەکانی بژێڕێتەوە لەبەر حرمەتی ڕێژە سپیەکەی سنەتە خەڵکی لەبەری هەڵسێ إن من إجلال الله تبارك وتعالى إكرام ذي السلطان المقسط إن من إجلال الله تبارك وتعالى إكرام حامل القرآن كسيك أبيني قرآني لبر خاتي وكسي هلسيت باشا لبر حرمتي قرآنك أو خود بقور زاني مجرد يوم شخص أشياء زور كاتو لقد ما وصانا قصة كن بيكو على نقد دين نبي إما شوانين وقتي خوي كورك أبو هواش شاعر أبو قصي زور خوجو أيو بهاخي خوا أيو أكر من ملاياتي وما النوايا كشواني قليب أنا أكردم طبعا من لو قصي هواش تينا أكيشتم قدري خوا روجك سير كم منالك شواني قلك كورا قلي نقبت هريك بلاك أو فقير هابا من الرايك هابا بيجي بوي كودا أولو والله خو راسي أكل الشكرين ملايين هو كشواني قلي فينا أكل يعني برواكي أكل خلق الرز اللي أجري أي الرز كله برخدي خوات توجي كل بر دينك لبر حرمتي خوايا والله خلق الرز لخوا أجري كاتي كوا الرز لتو أجري خوا إجلالي خواك خوا بجورة زاني أجنا مروه تصورك والله خلق لبر من رز شي تفيه علمك تخوي جورة بيع عطاك اللي خد صاحبي نبي أو صاحبيتي خلق الرز لعلمك تقري خوا أما أوناك تو كبر كي بسريان يعني. والله خلق الرز لخوا أزاني جاري وهي كسيك الرز اللي أجري برواكن أو كسيك الرزك أكره بهش تكره أو يكرزك اللي أجري بيعي بيرها والرأي كرت مزقوتي سليم بقل سليماني بيعي بالله سرو بحالة داوان رأي كرت نجي اواربو منش بلنبو خزانم لا عيادة كان ويزراكم ولا عيادك ما وصل رأسه والله وستام وانا والله هات فقير زهر مانو دسي ماش كردم دسي برس كنتي خوه تو بالشهيد ولا برخاتي تو دسي ام بيو ماش كرد برواك اني حر جذبه قلت من نم ازاين تشيبكم باش ام بيو لو اتشي بم صفة النوان دي خوي لخوي رازي كرد اي منشي
خۆ ئەو ئەگەر من بناسێ دەستی چی ماسە هەر لەوەشە فەلاقەشم بکە بەس دەبەر خاتی خوا لە دوورە و مەلایکی بینە جۆ مێزەرێک ئەو فەقیرە ئەو هەموو ڕای کردبوو هەنا پیر بوو هەناکە ناک لەبەر خاتی خوا نەبێ ئەمە بۆچی ئەماکە ئەمە خاتی خودی توێ نە ئەی ناسم نە ئەم ناسێ نەبینیومە نەبینیومی لەبەر خاتی خوا هاتوو ئەمەی جێ ئەزانی چەند فەزیلەتی گەورەیە بۆ ئینسان ئەبێ زۆر ئاگای لەو خاڵە بێکە عولەما فەرموویانە بۆ فۆزەلائی خەڵک هەستە مەسەن بۆ ئیمامی عادل بۆ دایک و باوک بۆ کەسێکی بەڕێز ئەفەرمێ ئەمە وەکو شعارێکی لێ هاتووە هذا صار وقد صار هذا كالشعار بين الأفاضل وكو شعارك اللي هاتو خلي اللي بين يكتر هل أصلا الرز اللي يكتر أجرن أفرمي أجر كسيك بيتو أما ترك لحقي كسيكي صالحة جورك لإهانة يتبيشاو أفرمي لم يأمن أي ينسبه إلى إهانتي قد أوناك لو خلق بيبلن إهانيك يا خوي بلي حقدك لنيوان إنسان كان دروسك بو إمام أفرمي السنة وهاي لبر يكتر هستن بس أو كسا لبري هل أسي شتيك أو كسيك هل أسي شتيتر أو كسيك هل أسي أجري خوي دسك كيشينية واستحباب هذا في حق القائم لا يمنع الذي يقام له أن يكره ذلك بلام أو كسيك خلق لبري هل أسي دائما أبي لدلو بينا خوج هس كامل لبرخاتي خو خلق لبري أصلا لبرخاتي خوي تشيه ويرى أنه ليس بأهل لذلك دائما خوي وابيت بيشتاو كأما أهلي أمر رزقرتنا النية أم أو حرمتان النية أفرمي إنسان لما سليه هستان لبر يكتره أم يا سيجيب جيك هما لبر خاتي يكتر هلصي الرجل اللي يكتر أكتر ابن تيمية طبعا قصيكي زور جواني هي لفتاوى كالا سر أما سليه هستانا أفرمي هستان لبر قرآن أفرمي أقل لأنه قليك هستان لبريك بو بعادت سنة دوائي لبر قرآن شست ها جاران ببيرتان بيه قرآن أهنا خلق هره همي هلص أيوه برواكن بيركن أو دسيانا قل بس السريع أحسن وقتان بيريه أن زماني أما يشتا أساري ما بو لمزقوتي جامعي سيروان لأن نجم أكرمه وصا أحمد كاكا محمود بالرحمة بيه كأهات الناو مزقوت شون شابولا دا مزقوت ريزية كم هلصانه ودواء وكو شابول جامل لدوره أو سير مكر مو مزقوت أشلقه حتى أخير كسي ناو مزقوت يخلص يوتاوت شو سر من برك استجل بيش شاو ما هندي له أنا ريزي بيش ودسي أنا خذ سرسريا حتى أوت شو سر من برك إن جدا أنشنا أما بوشي بو خدي أما مصايب ونولا لو حرمتي دين أمر رزق قبل برخاتي دين وكأجير لا يكثر ئێمە زۆر پێویستمان بەم جۆرە ڕێزە هەیە لە بین یەکترە بەڵام یعنی چەندێک محاولەکەین چەندێک لەگەڵ یەکترە بە ڕێز بین هەڵسینە طبیعی سنەتیشە و ئینسان ئەجریشی لەسەر دەستگیرە بێ بەس ئەو کەسێک کە خەڵک لەبەری هەڵەسێ دائیمە ئەوتاتی ئەوە ناکە بۆتە عورف یعنی تۆ بە ئەتیادی هەچ کەس بێتە ماڵە لەبەری هەڵەسی شتە ماڵی هەچ کەس لەبەری هەڵەسی هەر بیر لەوە ناکەیت و هەڵسا هەڵنەسا ئەوانە و چکە بۆتە عادەتێک لە ناومانە وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خۆی لێبێ فەرمی بەڵام ئەگەر لەکوێ هەستێ کرد ئەهان دڵە حەزەکە خەڵک لەبەری هەڵسێت و خەڵک ڕێزی لێ بگرێ ئەو بووەسە ئەوە صفەتێکە لە صفاتی تەکەبور لە دەرسەکانی پێشا و فەرمایشتە لە خزمەتیا بوون فەرمووی مسقالە زەڕەیەک کیبر لە ناخابوو بەهەشت نییە مسقالە زەڕەیەک دەبەرەوە ئینسان بەڕاستی ئەبێ زۆر بە وریایی تەعاملکە لەسەر لەگەڵ مەسەلەی تەکەبوڕە چونکە یەکێکە لەو شتانەی کە مهلیکە بەڕاستی ئینسان ئەفەوتێن خۆی بۆ خاتی گەورەی خۆت داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت خۆی بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی نمەی بارانەکان کە لەم فترەیە باریوە پەروەردگارە بە ئەندازی گەڵاوەریوەکان بە ئەندازی گیا سەوزبۆکان سەڵاوات ئەنێرین بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆیە سەڵاواتەکانی ئێمە پێ بگەێنە سڵاوی ئێمە پێ بگەێنە یەکێک ناومە لە خزمەتیا بێنە یا رب العالمین یا ربی خۆی گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بۆ صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆیە پەنامان بدە لە تەکەبور پەنامان بدە لە کیبر یا رب العالمین یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بۆ صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ئارام کە ڕوحمان ئاسوودەکە یا رب العالمین
خوای داوای لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان مەبورە خوای گیان گوناهانێ بە ئاشکر ئەکردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ کردومانەوە بێ ئاگا بوون لێ خوای عەفومان کە گوناهانێکە کردومانەوە بە ئاگا بوون لێ خوای عەفومان کە یا ربی پەروەردگارە ڕەحمەت و کەڕەم و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانەوە بارێنە دڵمان ئارام کەرەوە یا رب العالمین ماڵەکانمان ئارام کە شارەکەمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئومەتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئارام کە تو گەورەی خۆت خوایە ئەو کاتێک کە ڕۆحمانە کێشێ خوایە ئاراییمان پێ ببەخشە ئەو کاتێ ئەمان شۆن ئاراییمان پێ ببەخشە پەروەردگارە ئەو کاتەی بە تاقی تەنها لە گۆڕێکی تارە بەجێمان هێڵن خوایە ئاراییمان پێ ببەخشە لە کاتی محاسبەمانە لە بەردەم تۆیە خوایە ئاراییمان پێ ببەخشە تو گەورەی خۆت خوایە گیان داوای لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە پەروەردگارە داوای لێ ئەکەین لە گوناهی دراوسێکانمان ببورە لە گوناهی هەر کەسێ مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە خوای لە گوناهی ماوەسا و قوتابیمان ببورە سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە یا ربی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێەوە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین عاقبەتی خۆمان سپاردەی تۆ کرد دینداری و خواناسیمان سپاردەی تۆ کرد خوای بمان بەخشە یا رب العالمین خوای بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهکاری خەجاڵەتبار هاتوێتە بەردەم بارەگای تۆ بەخوا ئەم دەسانە بۆ تۆ غەیری تۆ بەرز ناکەینەوە خوای ئێمە زۆر فەقیر و تۆ زۆر دەوڵەمەند بەخوا پەروەردگارە ڕکوع لە بەردەم هیچ شتێکە نابێن لە بەردەمی تۆیان نەبێ بەخوا یا ئیلاهی خۆ تەزانی کە ئێمە سوژدە بۆ هیچ کەسێک نابێن بۆ تۆ نەبێ دەیا ڕەبی خۆیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت بە ڕەحمی خۆت ئەم دوعانەمان لێ قبوڵ کە یا رب العالمین سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە نێوچەوانمان بگرە بۆ خەیر لە گوناه دوورمان خەرەوە یا رب العالمین هەرچی حاجەیەکمان هەیە خۆی پێمان عەتاکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بێ مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سوککە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە ئەومان گرفتێکیە بۆی چارەسەرکە خوای گیان ئێمە گرفتەکانمان زۆرن لەم ژیانە هەمویان بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند یا ئیلاهی دەسی کەس ڕەت ناکەیتەوە خۆیان دەسی ئێمە گوناهباریش ڕەت مەکەرەوە دوعاکانمان قبوڵ کە کارەکانمان بۆ جێبەجێکە مەمان دەرە دەسی خۆمان یا رب العالمین خۆیان تۆ خۆت ئەزانی زمانی ئێمە کول لە دوعایە هاوارەکەین لە تۆ ئەلاڵینەوە پەروەردگارە هەر چاکەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێ کردی خوای ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی خوایە ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شيء وجبوري وخوال ما قبولك وموفق إن شاء الله.